ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم بۆ جارێکی تران بە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئەزیزان، دوێنێ بەرنامەی ڕاستەوخۆمان بوو لەسەر ئەو شەڕەی وایە سەر لە ئارادایە بینی ئێران و ئیسرائیل، بەڵام بەهۆی کەمی کاتەوە نەمانتوانی درێژە بە باسەکەمان بدەینەوە. ئەو کاتە بڕیارماندا کە ئەگەر بۆ میوانەکان گونجاو بێت دیسان بەشی دووەمی ئەو بەرنامە درێژە پێ بدەین. هەردوو میوان لەسەر ئەو مۆزوعانە لە ڕوانگەی خۆیانەوە قسەیان کرد و ئێستا چەندانە پرسیاری تر کە زۆر گرینگە ئەبێ باس کرێ لەگەڵ میوانەکان. پێش لەوە پێم خۆشە میوانەکانی بەرنامە بە هێوەی عازیز دیسان بناسێنم. بەڕێز پرۆفسۆر عەباسی وەلی، نووسەر و مامۆستای پێشووی زانکۆ، هەروەها دکتۆر عابدوڵی ئەدەیاسی، کۆمەڵناس و هەروەها ئەندامی کۆمیتێ ناوەندی کۆمەڵە. بەخێر بێن بەڕێزان دیسان بۆ بەرنامەیە. زۆر زۆر سپاس. هەر وەک دوێنێش ئاماژەمان پێکرد و باسمان لێ کرد، پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئێستا کۆمەڵگای ئێران و جیهان بە دوو بەش دابەش بووە، بە دوو لایەن دابەش بووە. ئەوانەی وا خوازیاری شەڕن و خوازیاری درێژەدانی ئەو شەڕن، و ئەوانەیشی وا ئەیانەوێ ئەو شەڕە کۆتایی پێ بێت و یا دژایەتی شەڕەکە ئەکەن. من پێم خۆشە لە تەقانەوە هەردووکتان دەتوانن جواب بدەنەوە، بەڵام لە کاک عادڵەوە بە ئیجازەی پرۆفسۆر عەباس دەست پێ بکەم. ئەویشەوەیە کە پرسیاری یەکەمەوەیە کە هەردوو میوان ئەتوانن تەقان جواب بدەنەوە کە دەبێ ئەم شەڕە لایەنگری ئینسان بزانێت بە چ شێوەیەکە چێتە پێشەوە. ئایا ئەمە ئەگەر کۆماری ئیسلامی ئەسڵ بوجودی ئەو شەڕە مثبەتە یاکو نەخێر منفیە؟ ئەگەر مثبەتە نەزەرتان چییە لەو بابەتەوە کاک عادڵ؟ و یا ئەگەر منفیە لەو بابەتەشەوە ئەگەرکرێ هەر نەزەری خۆتان بدەن. ئەگەر باش لە پرسیارەکە حاڵی بووبێتم مەبەستانەوەی مەبەستم دژایەتی شەڕەکەیە، دژایەتی شەڕەکە یا خوازیاری شەڕەکە. بەڵێ وایە ئێستا عەمەڵەن لانیکەمەوەی کە ئێمە ئەیبینین دوو تەیفی جیاوازن، تەیفێک پێیان وایە ئەو شەڕە بەجێیە دیارە لە ڕوانگەی جۆرا و جۆرە ئەوانەی کە دژایەتی کۆماری ئیسلامی ئەکەن و خۆیان بە قوربانی دەسەڵاتی ئەو ڕژیمە ئەزانن، ئەوە بە فرسەتێک ئەزانن کە ئەو ڕژێمە لاواز بێ و تەنانەت لە ناویش بچێ لەوبارەوە بە شێوەیەکی مثبەت چاوی لێ یەکەن. دیارە هەیەشە کە لە نەوعی هاوکێشە سیاسیەکان لە ناوچەکە پێیان خۆشە دەوڵەتی کۆماری ئیسلامی بروخێ یان نەمێنێ یا لاواز بێ، لەوانەیە کەسان کە لایەنگری دەوڵەتی ئیسرائیل لەو ڕوانگەوە لایەنگریەوە بکە و شەڕە درێژە بکێشێت و بە سەرنجامێکی وای بێ کە کۆماری ئیسلامی بروخیا بۆدە لاواز بکەیتر لەگەڵ نەبوونی جیاوازێکی ئەوتۆی نەبێ. کە لایەنی بەرابەر یانیوانی کە دژایەتی شەڕەکەکەن لە ڕووی قوربانی بوونی شەڕەکە، ئەوەی کە زۆر خەڵکی سڤیل و خەڵکانی بێتاوان لەو ناوەدا ئەتوانن گیان لە دەست بدەن، ئەتوانێت ساختاری کۆمەلگا وێران بێ، ئەتوانێت کۆمەلگایەک تا ئەندازەیەک بەرحاڵ لەماوەی تەمەنی خۆیدا و وڵاتی ئێران کە وڵات بووە گەشەی سندووە و بە هەندێ پێشکەوتوی گەیشتووە بەتەواویەوە وێران بێ بە یەکێ لە وڵاتە دواکەوتەکانی جیهان و خەڵکەکەشە دواتر ئەبێ باجەکەی بدات. و هەشە دیارە لە ڕوانگەی لایەنگری لە کۆماری ئیسلامیەوە دژایەتی شەڕەکەکە. بە باوەڕی من لازم نییە ئێمە یەکێک لەوانە هەڵبژێرین، ینی دەق و دەق بڵێنە و شەڕە خراپە، بەڵام نەژڵێن چۆنە بێ کۆتایی پێبێنی، چونکە ئەوانەی کە ئەڵێن خراپە یا بەشێکی زۆر لەوانەیە کە ئەڵێن کە خراپە ئەوەش نابینن، بەرحاڵ و شەڕە ئەتوانێت درێژە بستێنێ. ینی سەرڕایەوەی کە پێمان خراپە یەکی بۆ خۆم لەوانم کە و شەڕم پێشتێکی مخەرەب بە بۆ کۆمەلگای ئێران پێم وایە قوربانی ئینسانی ئەوەندەی لێ ئەوەشێتەوە کە ئەتوانێت لە تاریخا تەنانەت کەمویە نەبێت و دژایەتی ئەو شەڕاکەم. بەڵام ئەوە ئەزانی کافی نییە. ئەزانین دەم دەوڵەتانە کە واردی شەڕ بوون بە تایبەت لایەنی ئیسرائیل کە ئەگە ئەمریکاش پرۆژەیەکی وایان بۆ لە ناوبردنی
کۆماری ئیسلامی یا درێژەدانی شەڕەکە هەبێ ئیتر وتنی ئەوەی کە شەڕ خراپە کەفایەت ناکە بەڵکو ئەبێ بوترێ شەڕەکە چۆن کۆتایی پێ بێت ئەگەر وابێت لەو نەزەرەوە پێ وایە وەکو کەسێک کە دژایەتی ئەو شەڕاکەم ئەڵێم پێویستە بۆ تەواوکردنی شەڕەکە دژایەتی کۆماری ئیسلامی بکرێت یعنی پرۆژەیەکە بێ بۆ ئەوەی کە لە سەراوبەندی ئەو شەڕا و لە پرۆسەی بڕێوەچوونی ئەو شەڕا کارێ بکرێت لە ڕێگەی کۆمەڵانی خەڵکەوە کۆماری ئیسلامی لەناو بچێت دنا ببن ئەوە محتەمەل نازانم لە ڕێگەیەکی عادی یا لە دژایەتیەکی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک لە وڵاتانی جۆرا جۆر بە تعدادێکی ویشکەمەوە ئیسرائیل متقاعد ئەو شەڕە نەکات بۆ نمونە یا کۆماری ئیسلامی کە ئێستا پێی کراوەت ناو شەڕەکە و شەڕە نەکا چونکە لەم وڵات و لە وڵات چەند تەزاورات ممکنە بکرێت نەکرێت بەڵکو ئەوەیە کە ئێستا بۆ کۆتایی هێنان بە شەڕ ئەوانەیە کە دژایەتی شەڕەکان پرۆسەی یا پرۆژەیەک دەست پێ بکە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی لەو هەلومەرجەدا کە ممکنە لاواز بێ لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بە ئاخێزێکی جەماوەری بە شۆڕشێکی کۆمەڵایەتی سەرنگون بکرێ و ئەوە کۆتایی بە شەڕ بێنێ ئەوانەی کە لایەنگری شەڕەکەن پێم وایەتر ئەوانە کەیسیان جیاوازە لەسەروانە قسەی زۆر ناکرێت کە پێم وایە بەرپرسیایەتیە لە بەرامبەر ژیانی خەڵک لە بەرامبەر دەستکەوتەکانێکە ئەو خەڵکە بە زەحمەتی خۆیان لەوانەیە بەدەستیان هێنابێ نەسڵێک ئەتوانێت بۆ هەمیشە زامدار بێ ئەتوانێت تەنانە نەسڵانی داهاتوو لەتمەیەکی ڕۆحی وایان پێ بگات کە ساڵها تەنانەت دەیان ساڵ توول بکێشە و کۆمەلگا بێتەوە جێگەی خۆی بۆیە درێژەی شەڕەکە لایەنگریکردن لی زۆر پرسانە نازانم هەرکەس بیکە بەڵام هاوکاتیش تەنها مخالفتکردن و دژایەتیکردنی کافی نییە ئەبێ بوترێ شەڕەکە چۆن کۆتایی بێ ئێستا ئەوەش بڵێن با زۆر قسەی ئەوڵیەکەم درێژ ماوە نەبێ کاک مەحیا ئێستا لایەنگرا ئەوانەی دژایەتی شەڕەکەن مشکلێکە لە ئیستدلالەکەیانە هەیە بە خەڵک ناڵێن چۆن دژایەتی شەڕەکە بکرێت دژایەتی بۆ نمونەگە بڵێ ئەوە شەڕی نێوان دوو دەوڵەتی جنایەتکاری دواکەوتووە کافی نییە و خەڵکی لەوانەیە لە ئێمەمانەش باشی بزانن و لە هەموو ئەوانەیە کە دژایەتی شەڕەکەن باش بزانن بنابەرین ئێمە کەمبوودەکە لەوەیە کە ناڵێن باشە چۆن کۆتایی پێ بێنرێت تەنها دژایەتی شەڕ بکەی کافی نییە ئەبێت دژایەتی بە باوەڕی من کۆماری ئیسلامی بکەیت و لەو ڕێگەی دژایەتی کۆماری ئیسلامی و بنەوە لاوازکردن لە ناوبردن نی کۆماری ئیسلامی بتوانێت کۆتایی بە شەڕەکەش بێت لە دواتر لەسەر و چۆن نێتی دژایەتیکردنی کۆماری ئیسلامی ژکری قسە دەرسپاس کاک عەباس پێم خۆشە ڕایەوەش لەم بابەتەوە لەم پرسیارەوە ببیستم کە ئایا دژایەتی ئەو دووبەرەوە هەیەەوە باسمان کرد دووبەرە هەیە لە جیهانە لەناو ئێرانی شاکە دژایەتی یا لایەنگری لەو شەڕاکە کامی بە قازانجەوە کامی ئەتوانێت بە قازانجی کۆمەلگای ئێران بێت ئێوەش پێم خۆشە ڕایەوە ببیستم بەگشتی لەسەر شەڕێ یا لەسەر بەکارهێنانی زەبر و زەنگ و خشونەت لە سیاسەتدا دوو هەڵوێستی ئەساسی هەیە هەڵوێستێک لە ئەولەویەت و ئەرجەهیەت دەدا بە ئەخلاق و مەسایلی ئەخلاقی و ئەو هەڵوێستە بەبێ هیچ جورە ملاحظەیەکی شەڕ و ئەنواعی دیکەی بەکارهێنانی زەبر و زەنگ لە سیاسەتێدا مەحکوم دەکات لە نەزەری وەیەوە سیاسەت دەبێ مەشروعیەتی هەبێ مەشروعیەتی خۆشی لە قانون وەردەگری وەختێکی شەڕ لە دەرەوەی ئەو قانونە ئەو مەشروعیەتە دەیەوێت گۆڕانکاریی پێک بێنێ یا بێوێت کە بە تەرتیبێکی تاثیرێک لەسەر مەیدانی سیاسەت دابنێ و تەرتیباتی ئەو مەیدانەی بگۆڕێ ئەوە لە نەزەر ئەخلاقیەوە بە مەحکوم دەزانن ئەوە زۆربەی وانە پاسیفیستەکانن ئەو کەسانەی کە سڵحتەلەبن و ئەو کەسانەی کە ئەلئان مەسەلەن لە چوارچەوەی ئێرانەدا مرتب بەشت دەکەن یعنی باسی کونشی سیاسی خشونەت پەرهیز دەکەن مەسەلەنەوە ئەو برادرە ئەو مەدەنی کە ئەو پرۆفسۆری کۆمەڵناسی لە زیندانێ لە ئێرانێ ئەو لێچێک لەوانەیە کە
مرتب باسی کنشی سیاسی خشونت پرهیز دکن. اوانی که معمولا لروانگی چی کاملا پراغماتیستی و تماشای شر دکن اوان توجیه کن معمولا دیت سر اوی که هدف وسیله توجیه دکن. هدف وسیله توجیه دکن با معنی که آمانجی استراتژیکی شر او وسیله كشر ببيع او لنس خشونته او ويراني بس لا بدبختي كشر دهنة آراء اوي توجيتك او الان تقريبا تواوي او كساني كببي ملاحظة وبشيوية غير مشروط لو شري إسرائيلي وإيراني پشتیوانی دکن لا هرش اسرائیلی پشتیوانی دکن او مسئله یعنی هدف آمانجکه وسیله و امرازکه توجیه دکه بتایبتی او دبینی کردکان و روشن بیرکانی کرد یا اندامکانی احزاب کرد که پشتیوانی او هرشنو ولو هرشی پشتیوانی دکنو اوی باشتکی ایباش دزانن او هدف وسیله توجیه دکاوه ولی به باوری من هیچ جگلوانا ناتوانه به ترتیبی چی واقعا به ما شد که درسته اگر هر روانگی چی اخلاقی و اگر بگیری به تردید شر یا بکنانی وایلنسی که باعث تخریب به باعث نسل کشی به باعث جنوساید به باعث ویرانبونی شر و کارخانه و فابریک و مزرعه و نظام اوانه به که خلق جیانی خوانه پیدا بین دکن اوانه لنظر اخلاقی و قابل توجیه نه نتوانه ایسان واقعا لنظر اخلاق ولی آیا اخلاق چنده ده سیاست ده جیه اوش جوره که پراغماتیستانه باسی دکن اوه اما فکر دکم رگاکی شاید او بی که لنظر اخلاقی و بل امیش فکر دکم و که بکارهنانی ایزا بروزنگی لسیاست دا اگر بنمای مشروعی نبی مثلا بنمای مشروعی دبیتا برگری لخوی سلف یعنی اوی که برگری بنمای مشروعی نبی زور زحمت توجیه کردنی ولی او به معنی که ما بین دسر هر موردی که ای شر ده هر شر مشروع یا غیر مشروع یا برحال شر چی که اما لنظر سیاسی و حلید سنجینین موضوع اخلاقی بگیرید اوام بابا آرمان دروز نیه موضوع اخلاقی اوی خرافه که اجازه تحلیل و اجازه تحلیل او شرایط مشخصه که اتوت پیشه به مزور کم داده امکانی وی ناده چون اولو ده به محکومی بکی دومی جوایی که به نظری من اصلا فکری چی استراتژیکی تیدانه اوی که مهم اوی که شرکت تسپیده که آنه که جاوا شری ایران و عراق بو یا شری کنداو بو یا شری استای اسرائیل و ایران او شرا یعنی هر او کسی که شرکای دست پیده که و او کسی که البته یعنی استا زور زحمت بلی که واقعا او شرع ایران دستی پی کردوی اسرائیل اگر بچه و ریشه و مطالب پیدا بکن چون ایران همیشه در گفتمانی رسمی خویدن نابودی اسرائیلی ویستو و لبروش امراضی بپیکنه و لحزب الله دا لحمسی دا لسوریه او حموسالانه یا هر ساله مثلا نتوانی اما انکار بکن که ایرانیان که او کارانه که قاسم سلیمانی لسوریه کردویتی یا لعراقی بش سنی عراقی کردویتی دستی کمی لو شرعی هیا نیه ممکن لبابتی چو حتی زورتر بی اگر کشتار انسانی بی و بس دوایی که او کسانی که شرعی دست پیدا کن نه آمانج استراتژیک کانی لنظر خواه نواد توانن تعیین کن ولی
بە هیچ وجه ناتوانن ئەوەی مشخص بکەن کە نەتیجەی ئەو شەڕەی چی لێ دێت حتا الآن بە باوەڕی من و نەتەنیاهو بەسەلا دە کابینەی مەتەنیاهوانەدا هەمیشە ببێ حاشنێکی ئیتمینانی دەبێت دابنێن ئەوەی کە دەخالەتی ئەمریکایە دەخالەتی رووسیەی یا بەرگری ئی خەڵکی لە ئێرانێ ممکنە کە کولی ئەو معادلاتەی بگۆڕێ ئەگەر چی ئەوان الان دەزانن کە جمهوری ئیسلامی مەشروعیەتی نەماوە و ناتوانێ وەکو زمانی ئینقلابی پاش ئینقلابی و هێرشی عێراقێ بەسەر ئێرانێ ئەو دەمی حکوومەتەکە مەشروعیەتێکی شۆڕشگەرانەی هەبوو کە لە شۆڕشی 1970 وەری دەگرت وڵات داغ بوو هێزەکان دە ئارادا بوون یعنی هێزەکانی سیاسی دە ئارادا بوون بازاکە کاملەن فەرقی دەکرد الان ئەمە ڕژیمێکمان هەیە کە لە نەزەر مەشروعیەتیەوە کاملەن وەرشکستەیە شکستی هێناوە وە لە نەزەر نیزامی و ئەمنیەتیشدا دە و چەند ڕۆژێک کە دیتومانە ئیفلاسی هێناوە و بۆیە ئەلانەکە ئیمکاناتێک ینی نەتایجی غیری قابلی پیشبینی ئەو شەڕەی ئەلان حالەتی استراتێژیکی هەیە بۆ ئۆپۆزیشنی ئێرانێ ئەس جملە خودی کوردەکان بۆیە لێرە بە باوەڕی من بەحسێکی ئەخلاقی لەسەر بەکارهێنانی ئەو فرسەتان نە فرسەتیش ناڵەما یعنی دەڵم نەتایجی پێشبینی نەکراوی شەڕی یعنی چون هەمووی سیاست وایە ئەگەر ئەوەی قبول معمولەن دەڵێن کە سیاست ئەو کەسانەی کە تصمیمی سیاسی دەگرن هەر ئەوەندەی کە تصمیمەکان گرت کۆنترۆلیان لەسەری وەلی وەختێکی تصمیمەکە واردی پرۆسەی سیاسی نظامی یا ئەمنی دەبێت لەبەرەوەی کە عملیاتی بکرێت ئەوەی کە نەتیجەکەی چ دەبێت کۆنترۆلی زۆر زەحمەت زۆر جا ئەلانیش وای لێ هاتووە بە باوەڕی من خودی ئیسرائیلیش ئەمریکاش کە دەگەڵ ئیسرائیلی لە ڕۆژی ئەوەڵەوەی شەڕەوە لە لەحزەی ئەوەڵی شەڕەوە بۆ کاملەن معلومە و ئەوەیە کە بەڕاستی نازانن نەتیجەی وی چ دەبێت یعنی ئەلانەکە بڕێنکە بە شێوەیەکی ئیدعال بڵین ئەلان لە تاران و شیراز و نازانم ئیسفەهان و مەشهد و لە دوایە لە کوردستان و لە خۆزستان وانە ڕاپەرینێکی گەورە بێ ئەو ڕاپەرینە بەڕاستی تەواوی معادلات و محاسبات ئیسرائیلی تێک دەدا تەوەجۆیکە تەواوی تێک دەدا یعنی معلومە کە تەواوی ئەو کارێکی کردو یعنی چون ئەوان ئەو حسابەی دەکەن کە لە دوایە حکوومەتێک بێتە سەرکار یا جوورێک تاغیرێک لە خودی ڕێژیمدا بێ یعنی جوورێک بە قەولەوەی فارسی دەڵم پوستەندازی ڕێژیم بێت تەوەجۆ دەکەی پێستەکەی بگۆڕێ یعنی ئەوە لەو حاڵەتەیدا بێ کە بتوانن ڕێژیمێک لەوێدانین کە ڕێژیمێکی قابلی کۆنترۆل وەکو سووریەی نابێ ئێران دەگەڵ سووریە زۆری فەرقەیە وەلی شتێک بێ کە ڕێژیمێکی گۆرلەمەست بێ ڕێژیمێک بێ کە لە خەتیوانەدا کارێ بکە اقتصادی ئێرانی بەرێتەوە لەگەڵ اقتصادی ئیدنیایە جەهانی پەیوەند بووان لە هەمویان زۆرترەوەی کە دەو نەزمەی مهمترەوەی کە دەو نەزمەی کە بە ئیستیلاو نەزمی تازەیە کە دایدەنێن کە نەزمی هژمۆنی ئەمریکایە و بە نیابەتی ئیسرائیلەیە ئەو نەزمەی دادنێن ئێرانیش مۆرەیەک بێ لەو نەزمە لە دەرەوە ئەو نەزمە نەبێت ئەگەر ئەوە ببێت دیارە ئەوانە بە ئەحتافی خواهنگی ئەگەر ئەوە نەبێ ئەمە فکر دەکەم زۆر ئیمکاناتی دیکە هەیە کە ئەو محاسباتەی ئەڤەلیە لەوانە تێ زۆر سپاس تکایە با تەوەجە بەوەی کە توانین ببوورە من زۆرم کرد زۆر ببوورە کێشە نییە خۆش نەبوو قسەکانتان پێ ببڕم بەڵام لە داهاتووە هەوڵ بدەن بە کورتی و کورتی مفید قسەکانتان جوابەکان بدەنەوە ئێستا پرسیارەوەیە کاک عادڵ کە ئەو ڕژیمە زۆربەی مەحاسبات دەواڵێ کە ئەو ڕژیمە تازە و دووە ناتوانێت بگەڕێتەوە بۆ هەتا 2 مانگ لەوە پێشی یا مانگێک لەوە پێش ئەو ڕژیمە ئەگەر ئیسرائیل بێڕوخێنێت ئەوەی کە ئێستا کاک عەباسیش ئاماژەی پێ کرد یا ئەوەی بە شۆڕشێکی جەماوەری بڕوخێت ینی ڕوخانی کۆماری ئیسلامی یەکێک لە گوزینەهای تا ئەندازێ قەویە کە باسی وا کرێت کە کۆماری ئیسلامی ئەڕوخێ کۆماری ئیسلامی بڕوخێ
چی بەسەر دێت ینی کۆمەلگا چی بەسەر دێت بەڵێ بە هەر لە درێژەی ئەو فەرمایشانەی کە کاک عەباس فەرموویان لە مەوردی ڕاپەڕین کە معادڵاتی ئیسرائیل تێگەدا ڕاستیەکەی ئێستا ئەوانەی دژایەتی شەڕەکەن پێویستە ئەم ئستراتیژیان هەبێ ینی لە ئستراتیژیەکی ینی لە بێ ئستراتیژیەوە بەڕاستی لە پاسیڤبوونە ئستراتیژی پاسیڤبوونە ببنە کەسانی مخالفی ئاکتیوی شەڕ بۆ معنا ئەبێ ئێستا بنەوعی هاندری ڕێخستنی نەوعێک ئاخێزی جەماوەری شۆڕشی جەماوەری بن ئەزانم ئەو کەسانێک کە دژایەتی شەڕەکەن ئەڵێ ناخر ئەوەش بۆ خۆی هەزینەی هەیە لە وەختێکا خەڵکەکە ئامادە نییە هێشتا ئەمەیان بەسەرا سەپاوە ئێستا واردی پرۆسەیەکی قیام و ئاخێز بنەوە بۆ کۆماری ئیسلامی هەزینەیەکی ئینسانی زۆریان بەسەرا تەحمیڵەکە بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەو هەزینە کە ئێستا لە سەرنجامی شۆڕش و ئاخێکی زێکی جەماوەریەوە بە خەڵک تەحمیلە بێ بە مەراتب کەمترە لەوەی کە ئەم شەڕە درێژەی هەبێ ئەوە نمونونەکەمان لە غەزە دیوە لە سووریە دیوە لە هەموو شوێنێ کە شەڕی ئەلم نەوە بووە خەسارە ئینسانی و ژێر ساختارەکانی ئەوەندە زۆر بووە دەتوانین بڵێ قابل جوبران نین لە حاڵێکە شۆڕشە جەماوەریەکان ئەگەرچی خشونەت ئامێزیش بنیانی شۆڕشێکی خشونەت ئامێز بێت کۆماری ئیسلامی دەست بداتە نهایەتی سەرکوبی خەڵک تەنە ئەو وەختش هەشتا هەزینەکە کەمترە لەوەی کە ئەو شەڕ درێژەی هەبێ بۆیە من وەکو یەکێکی مخالفی ئەو شەڕە ئەڵێم ئەبێ مخالفێکی ئاکتیو بی و ئێستا کاتێتی بنەوەیەک مەلزوماتی شۆڕشی جەماوەری ببینرێ کە خەڵکەکەش تا ئەندازەی ئامادە هەیە ساڵانێکی زۆری بەسەرا نەچوو شۆڕشی ژیناماندی بۆ ناتوانەوە خەڵکە جارێتتر ڕاپەڕێت ئەم جارە کە دژمنەکەی چیان لاواسترا تا ئەوەی کە هەر لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی ئەرزشگوزاریەوە بە شێوەی پاسیڤ ئەم دوو دەوڵەتە محکوم بکرێ بەڵام دواتر کەس نەزانێ باشە شەڕەکە چۆن کۆتای پێ بێ دا بەو کورتە قسەوە کاک مەحیب ببوورە من پرسیاری دۆمەکەتم لە بیچوو کاک مەحیماوی بەڵێ من ماوەم فقط ئەوە دەنگم بەسرا بوو فقط ویستمەوەت پێ بڵێم کە ئەو قسانەوە ئێوە فەرمووتان ئەوە دروستە بەڵام ئەلعانە خودی بۆ خۆی ئەمریکایش ئێوێ ناوەند وەک تاران کە مەرکەزی ئەسڵی کێشەکان نتوانێت ببێ بە نوعیەوەی کەەوە هەڕەشا کاتەوە ئەوێت بمبارانی بکاو شار چۆڵ بکەن و خەڵکیش بەڕاستی کۆماری ئیسلامی هیچ هینێکیان پێدات هیچ ئیمکاناتێکی خسبەتی اختیاریان نە ئاژیرێکە نە پەناگایەکی بۆ سازکردێن وانە شار خەریکن چۆڵەکەن ئەگەر وا بێ چۆن نەکرێ ئەو هێزەی کە چاوەڕوانەکرێەوە لە ناوەندی شایەنی مرکزە ئەوەی وایەوە ئاماژتان پێکرد ئەتوانێ لە ئەگەری گۆڕانکاریەکان بتوانێ ڕوخانی کۆماری ئیسلامی دەست پێ بکات و بەخێ شارەکانی تریش لەگەڵی هاوکات دەست پێ بکەن منەوە داقاودق نازانم ئەوە کۆمەلگایەکی 85 میلیۆنی ناکرێ نسخەیەکیان بۆ پێچی بڵێ ئاوا ڕاپەڕنەویش لە دوورەوە لەو شوێنەیە کە من هەم من پێم وایە ئەو خەڵکەی کە توانیویانە لە ماوەی ئەم 45 ساڵە مقاومەت بکەن لە بەرابر کۆماری ئیسلامیەوە ئەو کۆمەلگای مەدەنیە کە شکلی گرتووە و ئەو ڕابەرە مەیدانیانەی لەناو بزوتنەوە جۆرا و جۆرەکانە پەروەرش دراون ئەوانە بە تەکیدەوە ئەتوانن لە کاتێکە دوژمنەکەیان لاواز بووە دەمو دەستگای سەرکوتەکەی بێهیوا بووە ترسی لێ نیشتووە مەلزوماتی شۆڕشێک یا ئاخێزێکی جەماوەری ببینن تا هەزینەی ئەو شەڕە کەم بکەنەوە ئێمە نازانین تەبیعەتەن نەتیجەی ئاوا حرەکەتە چی لێدێ نازانین ئایا سەرکەوتووە بێ یا نابێ بەڵام ئەوە ئەزانی شەڕەکە درێژەی هەبێ هەزینەکەی زۆرترە چۆڵکردنی شارەکانەوە جزوی غێرە ممکنەکانە شارێکی گەورەی وەکو تاران قسە لە تارانی گەورە بە ئێستلا 17-18 میلیۆن ئەکرێ چۆن نەکرێت چۆڵ بکرێ نەخێ چۆڵ نابێ حتممە خەڵکانێکی زۆر بەجێ دێڵن و هەمووانە بەڵام خەڵکانێک هەر امکانی چۆڵکردنیان نیە ڕێگۆبان و دەمو دەستگای گواستنەوە ئەو لە ئاستەکانیەوە هەموو میلیۆن خەڵکە لە تاران بباتە دەرەوە هەر ئۆتوبانەکانی چاو لێ بکە ئێستا وای لێ هاتووکە بە ڕۆشت و لە کێشە تا بتانی سنوورەکانی تاران تەر بکەی ئەوە ئەمکانی نییە بەڵام هەموو شەڕەکانیش کە دەست پێکە سەرەتا خەڵک شۆک ئەیانگرێ هەوڵەدەن بنەماڵەکەی خۆیان بپارێزن هەوڵەدەن ئاگایان لە خۆیان بێ
بەڵام مدەتێکی کە بەسەرا گوزەرا ئەو کاتەیەکە ئەو بزوتنەوەکە هەڵەدات ئەو بزوتنەوەی اعترازیەکە سەر هەڵەدات لەوانەیە لەوەیەکێتر کەسایەتیە کانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ یەک پەیوەندی بەرقەرارەکەن و ڕاوێژ بەیەکەوەکەن تا چارەیەک بدۆزنەوە بۆ هەلومەرجەکە بۆیە من پێم وایە دوای ئەو چەند ڕۆژەی ئەوڵ کە بەسەریا بگوزارێ ئەو کەسایەتیانە ئەو بەرپرسانە پەیوەندی لەگەڵ یەک بەرقەرارەکەن و لە فکرەوە بن ڕێگەیەکی بۆ بدۆزنەوە تا فقط نەبنە قوربانی شەڕەکە و لە بیریەوە بن کە چۆنێتی کۆماری ئیسلامی بکەن بۆ یەکە دژایەتی شەڕەکە بکەن ئەنی عەرزەکەم ئەوەیە ئێستا تەنها ڕێگەی درژایەتی لەگەڵ شەڕا و کۆتایی هێنان بۆ شەڕ ئەگەر ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا بۆ خۆیان بڕیاری کۆتایی هێنانی نەدەن تەنها ڕێگەکەی ئەوەیە کە جەماوەر دەست بدەنە کارێکی دەستە جەمعی لە ناوەوەی ئێران دژی کۆماری ئیسلامی ڕێگەیەکی تری نییە و ئەوەش کارێکی باشە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی لە ڕووی ئینسان دۆستی و لە ڕووی تەنانەت دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی پێیان خۆشە و شەڕەت تەواو بێ سنوورەکەیان لەگەڵ ئەوانەیە کە دژایەتی شەڕەکەن چونکە لایەنگری لە کۆماری ئیسلامیەکەن یا دژمنی ئیسرائیلن جا بکرێتەوە خۆ ئێمە نامانەوێ ئەوانێک لە ڕووی ئینسان دۆستی و لە ڕووی حسی ئەوەی کە لەتمە نەبینێ و کۆمەلگا دژایەتی شەڕەکەن ببنە بچنە ئەو بەرەوەی کە چونکە ڕقیان لە ئیسرائیل و لە نازانم ئیمپریالیزمی ئامریکا لەو قسانەیە تەداعی بینەوە لەگەڵەوانە تەداعی بنەوە ئایا ئەوە ممکنە من نازانم ئەوە بێ هەسووراوانی ناو کۆمەلگای ئێران وڵامی و پرسیارە بدەنەوە کە ئێستا ئیمکانی هێشتی وە سازمان بدرێیانە ئەوەشی پێ زیاتەکان توولانی نەبێ بزانە شۆڕشی جەماوەری و ئاخێزی جەماوەریش بەرنامە ڕێزی شودە نابێت ینی وهانیە بەرنامەی بۆ داڕێژی بڵێ ئەو بەیانی سەعاتی ئەوە دەست پێەکەین ئەوەش سەرنجامەکەیەتی خۆجۆش دەست پێەکە و هەر بۆ دلیلش لەوان لە هەر کات و ساتێکە خێزیشێکی جەماوەری لە ئێران سەر بڵا درست بەس دوێنێ باسیەوەمان کرد لە بەرنامەکەمانە کە ئۆپۆزیسیۆنێکی ئەوەندە بەهێز نییە هەردووکتان هەردوو بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە ئۆپۆزیسیۆنێکی ئەوەندە بەهێز نییە کە بتوانێت تأثیری دابنێت وە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی بتوانێت هەوڵ بدا دەسەڵات بە نەوعێک بەدەستەوە بگرێ یا خەڵک ڕێبەری بکە ئێستەکە لەو کاتاوە کاک عادڵ ئاماژەی پێ کاتوەڵێکە خەڵکە بێبێن ئەوە پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکە ئۆپۆزیسیۆنێکی وان نییە ئەگەر بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی لە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی وا بەهێزە چمانایەکی ئەبێت بەڕێز عەباس درێژەی قسەکانی کاکە عادلیدا ئەوەی دوێنێ باسمان کرد کە تا حدێکی زۆر ئامانجەکانی ئیسرائیلی هەرواتر ئەمریکای معلومە ئەوانە نایەنەوێ کە بە ئیسلام نەزمی کۆمەڵایەتی و ئیسیاسی لە ئێرانێ لە بین بچێ و لەبەروەش کە دوێنێ کوتمان کە ئەسلەن دەستیان لە ساختارەکانی سەرکوت و سەرکوتگەری لە ئێرانێ نەداوە نا ئەو هێزەکانی ویژە نیروهای ویژە وەنا بەسیج و بەشێک لەو پاسدارانەی کە تربیەت کراون کە پشتیوانی هێزەکانی ویژە بنەوانە دەمو دەستگای وانە هەروە ماوەتەوە و ئەوە بۆ خۆی زۆر گرنگە ولی ئەمن فکر دەکەم ئەگەر یعنی تێکدانی ئەو ئامانجەکان استراتیژیکی ئیسرائیل و ئەمریکای لە ئێرانێ ئەگەر یعنی ئێرادەیەکی عمومی هەبێ هێندە زەحمەت نێ بە باوەڕی من دوو کار ئەگەر بکرێ ئیدی محاسبات و لە دەستی ئیسرائیلی کاملەن دەردەچێ یەکیانەوەیە کە ئەگەر جەماوەر واقعاً یعنی کۆبێتەوە و جورێک سازمان بدرێ و ئەو هەستیار بێ کە ئەلعان دەبێت دەست بە عەمەل بکە ئەوەڵین کاری کە دەتوانن بیکەن بە نەزەری منەوەیە کە هێرش بکەنە سەر زیندانەکان چ بکەن دروستە شەڕێکی گەورە دەبێ زیندانەکان بگرن و زیندانەکان بەرەڵاکەن زیندانەکان کە ئازاد کران بە باوەڕی من تاغیرێکی زۆر گەورە دە کەیفیەتی ئۆپۆزیسیۆنی ژوورەوەی وڵاتی ئیجاد دەبێت ئەوە شتێکی زۆر مهمە ئەمە فکر دەکەم کە یعنی
ئەوە بەشێک لە محاسباتی هێزی مەهاجم بەسەر ئێرانێدا تاغیر دەدا. ئەوەش لە نەزەر بگرین کە ئەو شەڕەکی هەواییە ئیسرائیل حتا ئەگەر ڕێژیمی ئێرانش بکەوێ ئەوە نێو نییەکە وەکو شەڕی کەنداوی نییەکە 50,000 سەربازی ئەمریکایی یا ئیسرائیلی بێم لە ئێرانێ هەموو بە ئیستیلاح نقطەکانی ئیستراتێژیک بگرن و نەزمێکی خوای تایبەتی بەرقەرار بکەن هەتا حکوومەتی تازە دادەنرشتی وان نییە. بۆیە ئەو جەماعەتە کە گەر یعنی زیندانەکانی سیاسی و لە زیندانە ئازادکران یا ئەگەر لە 3-4 شاری گەورە پادگانەکانی نظامی خەلعی سلاحکران بە نەزەری من ئیدی کۆنترۆلی ئیسرائیلی و ئەمریکای ئەساسەن لەسەر ئەو پرۆسەی نامێنێ. ئەو دەمی یعنی کولەن ئەمە واردی فازێکی تازەی لەو شتەیدا دەبێت، محاسباتی تازەی خۆی دەوێت. لەو بینەیدا ئەگەر باسی ئۆپۆزیسیۆنمان کرد، ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆرمان باس کرد کە ینی بەڕاستی نە یەکگرتوویی هەیە، نە ئینسجامی سیاسی هەیە، نە ئینسجامی ئیدۆلۆژیکی هەیە، نە حتا ئینسجامی گفتمانی هەیە. ئەلانش کە ئەلانە دەگەڵ ینی دەشارایەتێکی ئەوادا نە ئێتمادیان بە یەکتر هەیە، نە دەتوان لەگەڵ یەکتر کار بکەن. هەڵبەت بەشێک لەو قسانە دەمەوردی ئۆپۆزیسیۆنی کوردیشدا دروستە، ئەوانش ئێتمادیان بە یەکتر نیە و پێکەوەش نانە هەمویان پێکەوە کار بکەن. بە نەزەبەلی دوێنێکانە باسیمان دەکرد ینی مەسەلەیەکی ئەساسی ئیستراتێژیکی ئەوڕۆ دەگەڵ کاک عادلی و جەنابەت لێرە قسەوان کردەوەی کە چ بکەین، دەبێت چ بکرێ بۆ احتیمالاتی دوو احتیمالی ئەساسی. یەک ئەوەیە کە ڕژیم بڕوخێ، یەک ئەوەیە کە ڕژیم بمێنێتەوە. ئەگەر بمێنێتەوە بێتەردید ئەوەڵین کارێکی کە ڕژیم پاش تەسلیم بوون بە ئەمریکا دەیکا بگەڕێتەوە ینی سەرکوبێک و سەرکردی زۆر سەحمگین دەست پێ دەکەن، لەبەرەوەی کە تەواوی ئەو شتانێکە هەر کەسێکی کە حتا بە شێوەیەکی زۆر جزئیش ینی وەکو مخالف ببیندرێ لە بینی دەبن. باوەڕ زۆر حاڵەتێکی بەحشەتناک دێتە پێشێ بە باوەڕی من لە شەرایەتێکی بە تایبەتی لە جگای وەکو بەلوچستان و کوردستان و خوزستان و ئەوانە کە معمولاً ڕژیم لە نەزەر کوشتارەوە هەم دەستی ئاوەڵە بوو، هەمیش لە نقطە نظری جەماوەرێکی بەشێک لە جەماوەری ئێران کارەکەی تۆجیهی هەبوو. لەبەرەوەی و یەکیژەوەیە کە نا ڕژیم بڕوخێ. ئەگەر ڕژیم بڕوخێ بە باوەڕی من دوێنەکانەوەکو باسمان کرد بە نەزەری من بە هیچ وەج لە ئێستاوە ئەسلەن نابێ مەسەلەی چەکدانان و ئەو دوورشتان ئەسە مەترا بێ ئەلان دە شەرایەتی فێنیدا. قەزا کاک ئەباسەوە ویستم بۆ پرسیارە لە سنەوە هاتووە بتویانەکە ئەگەر شتێکی وەها بوو ئێمە کاتێوە هاتووە ئێستا ئێمە هێرش بەرین بۆ شوێنە نظامیەکان و وەک پادگان و شوێنی تریاوایە کاتێوە هاتووە خەڵکە بێت چی بکەن و پرسیاری شەوەیەکە ئەم شەڕ درێژە پێیاکە یا نایکا بەڵام ئەگەرێ بە کورتی چونکی کاک عادڵیش دەتوانێت جوابی ئەو پرسیارە بداتەوە. فەرموو. بە باوەڕی من ئەو کەسانە دەتوانم بە دقەتێکی زۆرتر جوابێ وەڵ ئەو پرسیارەی دەنەکە لەوێ لە سەحنەیدا حازرن. گوێ دەکەی ئەمن لە دوورەوە دەڵێم وەکو ڕێگایەکی دەڵێم کە گەر ئەوە بڕوە، وەلی ئەوەی کە بە ئیستیلاح ینی پێوەری ئەندازەگیری ئەو کارە یا مەسەڵەن قەراردان لەسەرەوەی دەبێ وەزئی کۆمەلگا لە تارانێ دەسەڵاتی ڕژیمی لە کۆنترۆلکردنی کۆمەلگا تارانێ و هەرواتر ینی دەرەجەی نافەرمانەکانی مەدەنی کە دەست پێ دەکات. ئەوانە ینی ئەوانە معیارن، یعنی حەو معیارەکان ئەوە نین چۆ وەخو دەزانن مەسەڵ مۆردی تونێسە بزان یەک نەفەر هەستا کارێکی کرد دەگەڵ پۆلیسی دەرکرد بوو بە ینی وڵات تەقیەوە، یا وەکو دەورەی ژینجیان ئازادی ژنێکی جوان قوربانی بوو کوژرا لە تارانێ تەرمیان هێناوە سەقزی لە سەقزی لە
قبرستانی ئیشتی سەرکردی ئەوە دابڵێ دەستی پێکرد بۆیە ئەو شتانە بە هیچ وەج قابلی ئیشت نین یعنی نە پێش بینین نە قابلی ئیشتن یعنی ئەوە بتوانی محاسبە بکرێ قابلی محاسبە نین لە نظر سیاسی جا بۆیە وەڵامی من بۆ ئەو کەسەی کە لە سنەی ئەو قسەی کردو بە نظری من ئەوان دەبێ وەزعەکەی ببینن ئەوە وەلی هەمیشە بە شێوەیەکی کلاسیک حرەکەتێکی ئاوا بە هێرشکردن سەر زیندانی دەست پێ دەکات بە شێوەیەکی کلاسیک و ئازادکردنی زیندانەکانی سیاسی و دیارە زیندانەکانی جنایی و جەنەحەوانەشەر ئازاد دەبن وەلی مەبەستم لێرە زیندانەکانی سیاسی ئەوانەی کە زیندانی فکری و پێیان دەڵێن زیندانی کۆنشنس و وجدان و ئەو جورشتە ئەوانە ئەوە مهمە بە نەزەری وەلی بەڕاستی من ناتوانم بڵێم کە چ زمانێکی ئەوەشت دەبێ بۆ خۆ دەبێت تەشخیص بێت وەلی ئەو دوو شتە ئەساسیە لەبەروەی کە ئەو محاسباتەی کە لەسەر ئەو کراوە لەبین بچ بەڵێ تاک عادڵ لێوە لەو بابەتەوەڵێن چیچووکی ئەو پرسیارە لە سنەوە هاتووە بە تایبەت ناوی ئێوەیان بردووە ئەوە بکەتان وایە ئێستا چی بکەن من هەر کاک عەباسە تەیید دەکەم کە ئەوە کاری خەڵکی ناوەوەیەوە نە ئێمە بەڵام ئێمە وەزعێکی عمومی کە معمولەن دێتە بەرەوەوە ئەو احتمالاتە کە ممکنە بە وجود بێ لە سەرنجامی ئەو شەڕەوە ئەخینە ڕوو یا بە چاوڕوونیە گەدەین لە ڕوانگەی خۆمانەوە قسە سەرەوەیە ئێستا سێ دوژمن ڕوبەڕووی یەک بوونەتەوە یەکیان دەوڵەتی ئیسرائیلە لەگەڵ دەوڵەتی ئێران کە هەر یەکەیان لە ڕووی بەرژەوەندی دەوڵەتی خۆیانەوە شەڕێکیان هەڵگی ساندووە زۆری شەڕ ناکە بە بەڕاستی کامیان دەست پێشخەر بوو کامیان دەست پێشخەرنەوە کامیان زۆر لاوازە و کامیان کەم لاوازە یا کەمیان زۆرتر جنایەتەکە کەمیان ئەوانە دوو بەرەی دژی یەکن بە خاتری مەساڵحی خۆیان کەوتونەتە شەڕ لایەنی سێمی ئەم شەڕە خەڵکە ئەو خەڵکە شەڕی خۆی کە لەگەڵ شەڕی ئەو دوانە جیاوازە ئەو 45 ساڵە ئەباتە بەرەوە زۆر یاکەم بە شکلی جۆرا و جۆر شەڕیەوان لەسەر هەدمەوەی حەق تەڵەبیە پیان وایە حەقیان پایماڵ بووە و لە ڕووی ئەترازاتی ڕۆژمەڕە لە ڕووی ئاخێزی جەماوەریەوە لە ڕووی ناڕزایەتی دەربڕین لە دانشگا لە کارگا و کارخانە و شوێنەکانی کار لە مەناتقی بە ئیسلاح حاشیەی لەنەوەی کوردستان لە ڕووی سیستەمی ملیەوە ژنان لە ڕووی سیستەمی جنسیەتیەوە هەموو ئەوانێکی هەموو ئێوە بینەرانیش لێ ئاگادار ئەوە 45 ساڵە لە دژی دژمنێکی هاری وەکو کۆماری ئیسلامی چووەتە پێشەوە و تا ئێستا بە سەرکەوتن نەگەشتووە قەبنشینی پێکراوە دووبارە قەدەمێ چۆتە پێشەوە ئەرزەکەی من ئەوەیە لە ڕووی منتقی سیاسیەوە دووبارە لێرە قسەیەتر ئەرزشگوزاری و شتی ئەخلاقی سرفەن ناڵێ بەڵام لە ڕووی منتقی تەوازنی هێزەوە چاوی لێ بکەی دوژمنی خەڵک خەریکە لاوازە بێ لە ڕووی ڕەوانشناسیەوە لەتمەی دیوە لە ڕووی عەمەلیەوە لەتمەی دیوە چێرەهای بەرجەستەی کە هەموو ڕۆژێ ئاهاتنە سەر شاشەی تەلەڤیزیۆن خەڵکیان تەهدید دەکرد نمایشی قودرەتیان نەدا ئەوانەیان لە بەشێکی تعدادێکی زۆریان لەبین چوون نەفەری ئەوەڵی ئەو مەملەکەتە کە تەهدیدیە کرد و پێوا بوو دەوڵەتە ئیسلامیەکەی مادام العمرە خۆی شاردەوتەوە لە هیچ شوێنێ دیار نییە هێزە ئەمنیەکانی ترس و وەحشەتیان لێ نێشتووە کەسانی سیاسیان هەر لە ئێستا قسەیەوە هەیە وڵات بەرنامەی و بەجێهێشتنی وڵاتیان هەیە دوژمن لاواز بووە بۆیە غێرە منتەقی نییە ئەو خەڵکە بەرەساسی معیارەکانی خۆیان بەرەساسی معیاری مەیدانی هەلومەرجی هەر شارێ هەر ناوچەیەک بەرەساسی تەشخیصی هەڵسوڕاوانی ئەو بوارە جۆرە و جۆرانی کە ناومان لێ بردن بزانن ئایا دوژمن لاواز بوو ئێستا کاتیەتی یا کاتی نییە منتەقەن ئەبێ ئێستا بوار زۆرتر هەموار بێ تا کاتی دوژمن بەهێزە کاتێک بەسەلەن دوایەوە شەڕتەوە بووە و دەسەکە بەسەر کورد دەورەی شەڕی عێراق و ئێران کاتێ شەڕتەوە بودان چ جنایەتێکی کرد کۆماری ئیسلامی کوشتاری ساڵی 67 دوای شەڕی عێراق و ئێران بوو بۆ ئەوەی کە خەڵکەکە چاوترسێن بکات شەڕتەوە بوو بکەیتر خەڵک بیانێکی پێگرن دەباشە ئەگەر ڕژێم دووبارە شتێکی ئاوا چاوەڕێەکرێ غێرە منتەقیە ئێمە پرسیار بکەین ئایا ئێستا کاتی نییە وەڵامی تەبیعەتەن لەلایەن منەوە نەدرێتەوە کاکە باسیش بە دروستی جنابیشیان جواب بێەوە ناداتەوە بەڵام
پرسیارەکە بە نظری من منطقیە بەڵام وڵامەکەی بێڵینەوە بۆ ڕابەرینی مەدانی جەماوە لە ناوە بەڵام غێرە منطقی بە نظر ناگا ئەگە جوابێکی ئەرێنی پێ بدرێتەوە کە جارێتی دژمن دوای و شەڕە خۆی تیار نکاتەوە هێرش نکاتە سەرخەڵ دووبارە زیندانیەکان قەت و عام نکات ئەوانەی کە لەوانەیە لەسەر جرمێکی زۆر عادیش گیرابێتن بەخاتی و شەڕتەوە بۆ چاوترسێن بکە بۆ دەوری 30 ساڵی ترەوە خەڵکەوە دوا بخە خەباتەکەیان لەم نظرەوە پێم وایە غێرە منطقینە بەڵام بە جوابی قەتعیەکەی بێڵینەوە بۆ جەماوە زۆر سپاس کاک عەباس کۆمەلگای ئێران بە دوو بەرە لەباری سیاسیەوە دابش بووە بەرەی چەپ و بەرەی ڕاست تەمەن بەرەی میانەی شەیە ئەوانەی وا لە حکوومەتان و تەمەن وەکو ئیسلاح تەلەب بوو ئەوانە دەوریان بوو سەردەمێک بەڵام خۆشیان زانیویانە خەڵکیش باوەڕێکی بەوان نەماوە ئەوەی وا ئێستا تا ئەندازەیەک چاوەڕوان نەکرێت و خەڵک چاوی لێ بکات ئەو دووبەرەیەوە چ بەرەی ڕاستی کۆمەلگا کە سەردەمێک هەتا لە دەورانی شۆڕشیژی ناشا بۆ خۆی دەوری نواند و بەرەی چەپیش کە زۆرێک لە دروشمەکانی شۆڕژی ژینا لە بەرەی چەپە خۆیە بینێتەوە ئەستە وەزعیەتی ئەو دووبەرەیەوە چۆن نەبینن ئایا کامیان لەو بەرانە تاندازێ لە موقعیەتێکی وان کە بتوانن لە ئەگەری ئەو گۆڕانکاریانەوە ئێستا لە هەموو بەرنامەکە قسەمان کرد و دوێنێش باسمان کرد ئەوەیان هەیە کە ئەتوانن دەور ببینن کاک عادڵ دوێنێ ئاماژەی بەوە کرد کە ئەبێ باز بدرێت یا دەستیان تووە بدرێتە ناو ئەو بەتایبەت بەرەی چەپ بێنە ناو ئەو مەیدانەوە و بە نوعێک شتەکان پێ تەحمیل بکرێ بۆ بتوانن لەو وەزعە بتوانن کەڵک وەربگرن یاکو بلەخەرە بە شێوێکەوەی بینن فەرموون تکایە بەکورتی ئەلانەکە بە وەزە ینی پاش 46 ساڵ و ئەو تحولاتی کە لە کۆمەلگای ئێرانێ و لە نظامی سیاسی ئێرانێ هاتوتە پێشی هەرواتر لە عەرسەی ناوچەی و نێونەتەوەی وانە بە باوەڕی من ئەو لێرەدا ئەو دوو معیارانە چەپ و ڕاست لێرە زۆر زەحمەتەکە دیوارێکی ئیدۆلۆژیک دەو مۆردە مەسەلەن ئەمە دەڵێن کە ئەساسەن کوردەکان ینی بەرەی چەپدان وایە و ینی ئەوانە مخالفی جمهوری ئیسلامین و بە تەرتیبێکی حقوقی هەر کەسە البەتە بە جوورێکی تەزمینی حقوقی ئینەتەوەی یا ئێتنیکی فەرهەنگی و زمانی ئەوانەی خۆی دەوێت چارچەوەی ئێرانێدا جەمعێکی هەنکە سربەخۆخوازن و فلان و ئەوانە وەلی دەبینی مەسەلەن چەپەگەشتەکانی غەیری کوردی یا غێری ئەوانەی کە لە بەدەڵێن بەسلا کۆمەلگەکانی پێرامون هەن دەبینی چەپن وەلی ئەسەن هیچ جوورەشتیان دەگەڵمە نییە یعنی تەمەرکوز تەلەبن مخالفی حتا فێدرالیزمیشن مخالفی هەموو ینی چەند زمانی و چەند فەرهەنگی بە غەیری ئەوە دەبینی چەپەکانیشدا زۆر ئەشتیوە تەوەجێ دەکە بۆیە لێرە برەگ ینی دەبێ شت بین ئاگامان لێ بکە مەقسوودمان واقعان لەو چەپ و ڕاستە لێرەدا چییە و ئەگەر چەپ و ڕاستەکەی ئەمن بەو حیسابەدا بنین کە چەپەکان حکوومەتێکی دموکراتیکیان دەوێ شارەوەندێکی دموکراتیکیان دەوێ لە دوایە ناسینی حقوقی نەتەوەکان زمانەکان ژنەکان ئەوانەی کە مەزاهبی جیاوازیان هەیە ئەوانەیان دەوێ ینی دایقەتدا چەپەکان کەسانکن کە جورێک پلورالیزمی تەکەسر تەلەبی تەکەسوری دموکراتیکی نابیان دەوێت نەینچی پلورالیزم بەسەرەن 1 و 2 3 و 4 مەسەلەن لە باتیەکی 8 کەس بن وەلی هۆڤیە و ئینترستەکان و بەرژەوەندەکانی ئەو گروپانەی کە دەوە شتانەدان یا ئەو تاکانە و ئیندیڤیدوالانەی کە دەوێدان ئەوانەدا ساحنەی سیاسیدا ڕنگ بداتەوە ئەگەر ئەوە بێ بەڵێ چەپ و ڕاست زۆرتر مشخص دەبێ نە بە شێوەی قەدیم ئەلبەت دەتوانێت دیواری ئیدۆلۆژیک بچێشی ئەگەر دیواری ئیدۆلۆژیک بچێشین بە باوەڕیم چەپ
زۆر ینی ڕێژەکەی یا تێعدادەکەی کەمتر دەبێتەوە ئەگەر معیارەکانی قەدیمی تعریفی چەپی دەنەزەر بگرین معیارەکانی کلاسیک مثلا مخالفت دەگەڵ مالکیەتی خصوصی یا مثلا نوعێک حکوومەتێکی کارگەری و ئەو جورشتانە ئەوانە تعدادەکانیان کەمتر دە بە نەزەری من لە کۆمەلگای ئێرانە ممکنە کەسانێک وای نەبینن وەلی ئاوایە ئەمن بۆیە فکر دەکەمەوە کە لێرە ئەلانەکە بەو شێوەی بگرین باشترە دروستە دقەتی عملی زۆر کەمترە وەلی لە بابەتێکی دیکەوە دروستتر بە نەزەری من دێتە پێشە بڵین کە ئەلانەکە لە ئێرانێ نزیکەی 15 یا 15 جەماوەرە دەگەڵ ڕێژیمن 85 یا 80 مخالفی ڕێژیمن و دەبینی وانەدا دەبینی ئەو 180 کە مخالفی ڕێژیمن ینی 156 مشکلیان دەگەڵ شدنێ حکوومەتی غیری متمرکز یا فدرالیزم و چەند زمانی و چەند فەرهەنگی وانە نییە بەشێکیان هەیەە جادە چارچەوەیدا بە نەزەری من دەتوانین باز لەوەی بکەین کە احتیمالەن چ بێتە پێشێ و چ دێتە پێشێوە دەبێت چ بکرێ و دەگەڵ چه ئێتلاف بکرێ دەگەڵ چه ئێتلاف نەکرێت بە باوەڕی من کولەن کوردەکان دە مەیدانی سیاسەتی ئەوڕۆدا زۆر زەحمەتە دەگەڵ دەستی ڕاستەکان ئێتلاف بکەن ئەوە زۆر زەحمەتە دەبینی چەپەکاندا مۆتەلیفەکانی ئیما ئەو کەسانە دەبن کە حکوومەتی متمرکز ڕەت دەکەن یەک زمانی و تەک هویەتی ڕەت دەکەن ئەوانە دەتوانن بالقووە مۆتەلیفینی کوردەکان ببن وەلی پێشوەی کوردەکان دەبێت ماڵە خۆیان جێبەجێ بکەن ینی ماڵەکەی پرسیارە لە چەند جار تکرایان کردوەوە لە کاک عادڵی بکەم کە دەوری حیزبەکان چییە بێ ئایا حیزبەکان هەتا ئەو بینەرەکە و پرسیارەی کردو تێتی لە شۆڕشی چینا هیچیان نەکردووە ئێستش هیچ ناکەن ئەی دەوری حیزبەکان چییە بێت بە باوەڕی ئەوە دەوری حیزبەکان چییە بێت کاک عادڵ با ئەوە بڵێ پێشلەوە بڵێن دەوری حیزبەکان بەتە نازانمە بەس کام حیزبە بەڵام ئەو پرسیارەی کە بەرەی ڕاست و چەپ کامیان شانسیان هەیە کامیان امکانی ئەویان هەیە لەو هەلومەرجێ باشترین کەڵوەربگرێن بەستگی بەوە هەیە بۆ نمونە ئەگەر لە سەرنجامی ئەو شەڕە ئەو ئاخێزی جەماوەری و بزوتنەوە جەماوەریەکان بێن و کۆماری ئیسلامی لاواز یان لە ناوبەرن لە باشترین حاڵەتە ئەوە هەلومەرج هەموارتر ئەبێ بۆ بەرەی چەپ ئەوە چەپ ئەوختە ئەتوانێت ئەگەر ژیری سیاسی دیارە بە خەرج بدا پێم وایە دوێنێ بە هەندێکی ئشارەمان کرد بەڵام ئەگەر ئەو شەڕەش هەر درێژەی هەبێ و ببێتە شەڕی دوو دوژمن ئیسرائیل و ئێران و لایەنی سێم کە کۆمەڵانی خەڵک بێ پاشەکشیان بێ بکرێ و ئۆپۆزیسیۆنێکی چالاک نەبێ بڵێ ئێستا وەختیەتی بێنە مەیدان بە شێوەی گونجاو هەڵسوکۆ لەگەڵ هەلومەرجەکە بکەن پێم وایە شانسی بەرەی ڕاست زۆرترە لەبەرچی لەبەرەوەی کە بەرەی ڕاست زۆر پێویستی بە بوونی جەماوەر لە مەیدانە نییە بەر عکسی بەرەی چەپ هێزێکی عجیب و غەریبی نییە دەوڵەتی ممکنە لە پشتەوە نەبێ پوڵ و پارەیەکی زۆری نییە پڕچەک نییە هەرماوەتەوە جەماوەرەکەش لە دەست بدە معنایەوەیە هیچ نوع شانسێکی بەوە نییە تاثیر گوزار بێ بەڵام بەرەی ڕاست کافیە دوو دەوڵەتی لە پشتەوە بێک هەندێک چەک و پارە و تەقەمەنیت پێ بدەن وەکو ئەحمەد شەر بەنامەیەکرد بۆ دان کراواتێکرد بۆ بەست و بتێنن لەسەر کورسێکدا بن و بڵێنەوە ڕئیس جمهور لەو نەزەرەوەیە ئەو قسەی ئەوڵیە کە کردمان وەختیەتی ئێستا جەماوەر مەیدان جێ نەهێڵێ و مەیدان جێ نەهێڵنیش معنایەوە دژی کۆماری ئیسلامی ڕاپەڕێ حزب سیاسیەکان ئەگەر مەبەست حزبی سیاسی چەپ و یا حزبەکانی کوردستان و ئەوانەیە بعد لە دەوری حزبەکانی کوردستان بە باوەڕی من لە سەردەمی شۆڕشی ژینا دەوریان گێڕا لە مەراحلی دوای دەستپێکردنی شۆڕشەکە پێم وایە ئەوان نیش وەکو زۆربەی خەڵکی تریا ئێمەش کە من بۆ خۆم حزبیم غافڵگیر بووین لە شۆڕشی ژینا تەنانەت حزبی کوردیمان بوو هەر لە عالەمی خۆیان بەسەریە بە خەریکی کێشەی ناخۆی و بەزمسات بوو کاتی شۆڕشەکە چەند مانگ دوای ڕوودانی شۆڕشەکە بەڵام دواتر خۆیان گونجاد مانگرتنیان ڕاگەیان خەڵجوابی داوە حزب کوردیەکان هەر بەرساسی قسەکانی دوویەکەمان بە نوعی لە مەیدان مایەوە دوای شۆڕشی 57 ئەگەر چی قەدەم بە قەدەم پاشەکشێشی پێکرا بەڵام لە مەیدان هەر ماوە
ئەو پێگەی کۆمەڵایەتەکەی بە تەوری نسبی لەگەڵ حزبە سیاسیەکانی ئێران بەهێزترە لەناو کۆمەلگاکەی خۆیان مؤثرترە. پێم وایە یەکێک لەو ئەگەرانەی لە سەرنجامی ئەم شەڕەوە ئەتوانێت بە وجود بێ ئەوەیە کە کوردستان بەنەوەیەک پێش بەشەکانی تری ئێران بکەوێ، هەرچە من ئارزوویەوە ناکەم وە کوردستان بنەوەی ئازاد بکرێگە دەوڵەتی ناوەندی لاواز بێ. ئەو وەختەیە بە باوەڕی من حزبە سیاسیەکان ئەتوانن دەور بگێڕن. بۆیە پەیامێکی زۆر جدی کە زۆریش ڕاگەیاندراوە ئێستاش با لەو تریبونە ئستفادەی خۆمان بکەین و دووبارە بیڵن ڕوو بە حزبە سیاسیەکان. ئێستا وەختێتی گفتوگۆ بکرێ، ڕاوێژ بکرێ سەبارەت بۆ ئەو سناریۆی کۆماری ئیسلامی بە ناچار یا بە دڵخواز کوردستان بەجێ بێڵێ، کوردستان بە ناوچەیەکی ئستراتێژیک بۆ مانەوەی خۆی بە حساب نێرێ لە مقایسە لەگەڵ ناوەندە زۆرتر استراتێژیەکان لە وەکو بەندەرەکان، وەکو شوێنە پیشەسازیەکان، وەکو شارە گەورەکان، وەکو ئەو ناوەندە ئەسلەکان. کوردستان بەلایەوە لاوەکی بێ، کوردستان بۆ خۆی بەجێ بێڵێ یان بەناچار لە ڕووی ئەوی کە وتمان ئاخێزێکی جەماوەریە. قسە ئەوەیەک لەو وەختا بۆشایی دەسەڵات دروستە بێەوە هەموو خەڵکی بێزمان ئەوەی ڕاگەیاندوە چ بگا بەوانەی دنیا بە شوێنێکی ژەگەی. حزبی کوردستانی ئێستا کاتێتی ئێوە بۆ ئیدارەی کۆمەلگای کوردستان و ڕاستپاردنی حتاگەت لانگری ئەوەش بین بیدەی بە خەڵک بۆ ڕاستپاردنی بە کۆمەڵانی خەڵکی بۆ هەموارکردنی دەسەڵاتی خەڵک ئەبێ بە یەکەوە ڕاوێژ بکەن. هیچ کامتان هژمونیتان بەسەرەوەی کۆمەلگان نییە، هیچ کامتان دارای دەرسەدێکی یەکجار زۆر پشتیوانی کۆمەڵانی خەڵکنی، هیچ کامتان پرچەک و نازانم ئەوە نی بڵێن بە زۆر خۆمادا ئاسە پێنی بەسەر خەڵکەکەیتران نەخێت. پێتان خۆشە، پێمان خۆشە ئەو دژایەتیە شەڕی ناخۆ نازانم بۆشایی دەسەڵاتەکە بە نەکبەتیە بۆ کۆمەلگا تبدیل نەبێت و خەڵک ئارەزووی نەڕۆشتنی کۆماری ئیسلامی بکێشە بێت لە ئێستاەوە دانیشی گفتوگۆ بکەی بەرنامەیەک تەویلانیکەم بۆ دۆرەی گوزارێک، بۆ دۆرێک تەکلیفی کۆماری ئیسلامی تا ئەبد ڕۆشن نەبێتەوە. ئەو حزبە کوردیانە لە من ناڕۆشنە بەڕاستی، ینی لە منتەقا ناگونجێ یەک دەندەییان لە ڕووی ئەوەی کە واردی گفتوگۆیەکی جدی نەبن. نازانم نەوعی پاوانخوازیەکی غەیرە منتەقیە کە نایەڵێ واردی گفتوگۆ بن لەگەڵ یەکتر. زۆر سپاس. کاک عەباس کاتم زۆر نەماوە دیسانەوە کەوتینە ئاخرەکەی و پەلەپەل و هیوادارم زۆر بە کورتی جواب بدەنەوە. هەروەکو دەورانی شۆڕشی ژینە لە ناوەوە هێزان ئەو جامعەی مەدەنی وەکو ژینگە پارێزەکان، ژنان بەشێکی زۆر لە ڕێبرانی ئەمەڵی لە ناوەوە بە دەرکردنی مانیفستهای جۆرا و جۆر هاتن بە نەوعی یانویست ڕێگەیەک ببینەوە بۆ یەکگرتووی وایسە کاک عادڵ ئاماژەی پێەکە. هەر ئێستش یەکدوانێک هاتووە، دانەیەک هاتووە لەلایەن هەندێک سندیکا و اتحادیای کاریگەری لە ئێرانەوە، دانێکی کێش هاتووە لە شوێنێکەوە لە سنە. هەموو ئەمانە دیارە معلوم نییە چەندە وایە یاوانیە لەوەی بگەڕین، بەڵام دیارە فشارێک لەلایەن کۆمەلگا و بۆ حزبە سیاسیەکان هاتووە. حزبە سیاسیەکان ئەبێ لە دەرەجەی ئەوەڵا ئەگەر باسی گفتوگۆوە کرێ چی بکەن، ینی پلاتفۆرمیانە بێت چی بێت، بێ زەحمەت بە کورتی بۆ ئەوەی کە کاتمان زۆر نەماوە. ئەلان بەزێکی ئاستەمە فقەدەوەی ئەوەتان ئارز بکەم ئەگەر بێت و ئەو ڕێژیمە بڕوخێ، ینی با لەسەر ینی ئەو بێت و با فەرز بکەین کە بینە سەر ئەو ینی فکرە کە ئەو ڕێژیمە بڕوخێ. ئەگەر کوردەکان توانایی تەشکیلاتی، توانایی نظامی ئەمنیەتی و هەرواتر توانایی کۆمەڵایەتی مەبەستم پەیوەندی لەگەڵ کۆمەلگای مەدەنیە و توانایی فەرهەنگی مەبەستمەوەیە قەبزەکردن و تەسخیر و کۆنترۆلی لوتکەکانی فەرهەنگی کۆمەلگا. ئەگەر ئەوەی نەبێ کە بتوانێ کار بکات، چون مەبەستم لە کار چییە؟ ئەگەر ڕژیم بکەوێ لە کوردستانێ وەکو بەشەکانی دیکەی ئێرانێ خەلائێکی سیاسی دێتە پێشی، ئەو خەلەعە یەک حیزب ناتوانێت بڕێکاتەوە بێتەردێت. ئەو حیزبە هەر چەندێکیش پاوان خواز بێ، هەر چەندێکیش لە تەوەهومی وەیدا بژی کە حاکمە بەسەر تەواوی کوردستانێدا، بە نەزەری من ئەوە فکرێکی دروست نێ، زۆر نادروستە وەشتیوان نابێ. بە باوەڕی من کوردستان بە شێوەیەکی سنەتی حیزبەکان لە خودی داخلی کوردستانێدا
جەمبەی ناوچەییان هەیە ناوچەکانی تایبەتمەندی کوردستانەدا هیچ یەک لەوانە ناتوانن بە سورعەتێکی وا کە لازمە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی سیاسی ئەمە لێرە دەنێم بۆشایی دموکراتیک واقعان دەبێ هێزی دموکراتیک بکاتەوە ئەگەر لەبەروەی باوانخوازی انحسار تەلەبی لە دوایە وەلانان و پاڵپەیوەنانێ وان دیکە بە ئەمبای سیاسی گرتنەوەی مەراکزێک یا مەراکزی ئابووری و ماڵی یا فەرهەنگی و شتێ ینی بە پەراوێز نانی هێزەکانی دیکە بە باوەڕی من دەبێتە هەنگاوی ئەڤەڵ بۆ شکستی تەجروبەی تازەی کوردی ئەوە نابێ ببێ ئەمن فکر دەکەم ئەمن شخصەن ئەوەندەی کوردستانی دەناسم ئەوەندەی کە هێزەکانی کوردی دەناسم ئەمن هیچ هێزێکی کوردی ناناسم کە بەتەنێ بتوانێ و کاری بکە بۆیە ئەو بەرەیە نەبەرەیەکی ئیشت هایەنی بەزەک کراو بە ئیستلا یعنی بەرەیەکی دروست وەکو دوێنێ کوتمان گفتمانێکی هەبێ بەرنامەیەکی مینیمۆمی هەبێ ستادێکی ئەمەلیاتی هەبێ وتەبێژ دوو وتەبێژ تایبەتی کە ئەوانە قسان بکەن هەر کەسە بۆ خۆی لە لایەکی قسان نەکە ئەوانە ئەگەر ئەوانە ببێ بە باوەڕی من کوردستان لە کەوتنی ڕژیمی لە هەموو لایەکی دیکەی ئێرانێ زۆرتر سوود دەبە لەبەروەی کە سنوورەکانی فقط جغرافیایی نێ سنوورەکانی ئێتنیکیە زمانیە ئەوانەیە و هەرواتر حیزب و سازمانی هەیە و هەرواتر هێزی چەکداری هەیە کە دەتوانێت خۆی بپارێزێ ممکنە بۆ درێژخایەن نەبێ وەلی هەندێقەل دەتوانێت لەوێ کۆمەلگای بپارێزێ و خەڵکەکە ئیقتدای پێ بکەن بڵێن کە ئەو هێزانە ئەمنیەتیان بۆ بەهێناوە پاش 46 ساڵی جمهوری ئیسلامی بە باوەڕی من لە ئەمنیەتدا ژیان و خۆشحاڵبوون و لە ژیان چێژبردن لە کوردستانی زۆر زۆر مهم دەبێت بڵێ دەرسپاس کاک عادڵ لە 2 دقیقا ئەگەر بتوانن ئێوەش نەزەری خۆتان بدەن لەو بابەتەوەی تر دینە کۆتایی بەرنامەکەمان فەرموو بە زۆر بە شتی کۆنکرێت بڵێن بە باوەڕی من ئێستا کاتیەتی ئەو حزبانەی کە چالاکن لە کوردستان و بە پێی سنەتی ویا لەو چەند ساڵی ئاخرا پێگەی کۆمەڵایەتیان بووە کۆ ببنەوە و واردی گفتوگۆ بن بە تۆری مشخص ئێمە 3 هێزمان هەیە 4 هێز بە ناوی کۆمەڵەوە کارەکەن حزبی دموکراتی کوردستانی ئێرانمان هەیە و پژاکمان هەیە ئەوانە حزبن دەرحاڵ نیشانیان داوە بە شێوەی جیاواز لە ئاستی جیاوازە کاریگەریان لەسەر ڕۆت و ڕووداوەکاری و چەند ساڵی ڕابردوو بووە کۆ ببنەوە و لەوێش مەسئلەی قسەی ئیدۆلۆژیک و ئەو شتانە کرا مەبانی فکری و ئەوانە نابێ بە هیچ شێوەیە ڕێگر بن چێەوەی خۆی پێ سوسیال دموکراتە چێوەی خۆی پێ کۆمونیستەوە خۆی پێ لیبراڵە هەر پێی خۆی هەرچیە ئەوە نە هیچ کام لەوانە لە بەرنامی سیاسیانە بە ئیسمانەوە بە ئەسلا خۆیان پێناسەکردو نابێ ڕێگیر بن کۆ ببنەوە بڵێن لەو لە سەرنجامی ئەو شەڕە ئەم حزبانە ئەبێ بیر لەوە بکەنەوە کە هەلومەرجی کوردستان بەرەو کوێچێ و ئێمە وەکو کەسانێک وەکو ئەدلانانێک کە لەو کۆمەلگا هەندێک خەڵک متمانەی پێمان هەیە بەرپرسین ڕاوێژ و گفتوگۆ لانی کەم بکەین سەرنجامی و گفتوگوانە چیە بێ با بمێنێتەوە بۆ ئەوانەی کە ڕۆن گفتوگۆکە ئەکەن بەڵام بە تۆری مشەخەز و کۆبوونەوەی ئەو هێزانە بەڕاستی پێویستە بەڵام ئەوە شەرتەکەی چەند شتە دوێنێ باتی یەک شەرتێکی ئەو دوودانە لە کۆمەڵەکانمان کرد بە باوەڕی من هیچ کام لەو هێزانە نابێت واردی گفتوگۆ لەگەڵ بەرەی ڕاستی ئێرانەوانێک کە عەزم کردن بۆ شاخشتەکان با دووپاتی نەکەمەوە ببن دوو هیچ کام لەو هێزانە نابێت سەربەخۆ بەرنامەی دانووساندن و پێکاتنی لەگەڵ کۆماری ئیسلامی هەبێ چونکە ئەرزیابیەکەی ئەوەیە کۆماری ئیسلامی لاواز بووە با بڕۆم لەسەر کێشەی کورد مزاکرەی لەسەر بکەم و ئاوانسێکی لێ وەربگرم لە تاریخ شتی وای نیشانداوە بڕێ کەس بڕێ لایەن وا بیرەکەنەوە بەڵام نابێ ئەوە بکەن ئەگە گفتوگۆکەیان پێ جدیە و سێهەمین لای کارێکی ژ کە ئەبێ بکرێ هیچ هێزێک لە ڕووی قودرەتی نظامیەوە نابێ هەر لێسەوە بەرنامەدا ڕۆژە خۆی بەسەر کەسی ترا داسەپێنێ ئەوە شاخسایەکە کە بتوانە گفتوگوانە بە تۆری دیدی بێناراوە زۆر زۆر سپاس بۆ بەڕێزان پرۆفسەر عەباسی بۆلی نووسەر و مامۆستای پێشووی زانکۆ هەروە دکتۆر عادڵ ئێلیاسی کۆمەڵناس و ئەندامی
کمیته ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەشداریتان و زۆر سپاس بۆ بینەری خۆشەویست کە بینەری و بەرنامەیە بوون هەتا بەرنامەیەکی تری دیالۆگ ڕۆژ و شەوی خۆشە بۆ واتەخوازم.